ڕۆژ بە ڕۆژ باج و پارەسەندنی حکوومەت لەسەر هاوڵاتیانی هەرێم زیاتر و دۆخی ژیانیش سەختتر دەبێت. بە جۆرێک لە هەر کارەسات و گیر و گرفتێکدا هەموو پلانی حکوومەتی هەرێم سەختکردنی ژیانی خەڵک و دەستبردنە بۆ گیرفانیان. لە سەردەمی پەتای ڤایرۆسی کۆڕۆناشدا حکوومەت لە جیاتی هاوکاری هاوڵاتیان و زیادکردنی پێداویستی پزیشکی و لە بەرچاوگرتنی دۆخی دەرونی و دارایی هاوڵاتیان هەر لە ڕۆژانی کەرەنتینەوە تا ئێستا سندنی باج و غەڕامەیە. نوێترین سزادانی هاوڵاتیانیش کە ئێستا جێبەجێ دەکرێت پێشماردنی ڕاستەوخۆی سزای نەبەستنی ماسکە بە بڕی 20,000 دینار لە هەر هاوڵاتی و سەرنشینێکی ئۆتۆمبیل. تەنانەت ئۆتۆمبیلێک کە 5 سەرنشینی تێدا بووە لە قەزای ڕەواندوز وەسڵی 100,000 دینار غەڕامەی بۆ کراوە. هێدی لە هەرێمی کوردستان ڕەکیزە و پایەکانی حکومی دیکتاتۆری و عسکەرتاریەت زۆر و زیاتر دەبن. بە چاوی خۆمان هاوڵاتیان دەبینن ڕۆژانە کە چۆن کاتێک حکوومەت بڕیارێک دەدا کە لە بەرژەوەندی خۆیەتی تەنها لە پێناو ئەوەیە کە گیرفانی بەشێک لە بەرپرسان و دوو بنەماڵی پێدەوڵەمەند بکە بڕیار دەردەکا بۆ ئەوەی سزا بەسەر هاوڵاتیان بسەپێنە. زادان لە بەرامبەر نەبەستنی ماسک دەرخەری ئەو ڕاستیە کە حکوومەت دەیەوێ گیرفانی هاوڵاتیان تەواو خاڵی بکە کە بۆ خۆی خاڵی حکوومەت ناتوانێت موچە بدە لە بەرامبەریشدا و هاوڵاتیانێک کە ماسک نابەستن سزایان بەسەر سەپێنێت. دەکرێت حکوومەت هەرێمی کوردستان ڕێنمایی بڵاو بکاتەوە بە شوێک لە شوەکان بڵێت هۆشیاری تەندروستی بڵاو بکاتەوە بە خۆتە زانی کەرتی تەندروستی لە وڵاتەدا لە قەیراندای وەکو پێویست بە پیر هاوڵاتیانەوە نایەن و ئەو پێداویستیانی کەەوە لە ڕووی پزیشکی و بۆ هاوڵەتە نامێکی وەکو پێویست نین. حکوومەت بێت لە ڕووی هۆشیاری و خەڵک هۆشار بکاتەوە کەوا ماسک بەسێت بەڵام پێویست بەوە ناکات سزایەکی مادی بۆ دابینەکەت. تەنیا لە قەزای سۆران لە ماوەی بڕیاری بەستنی ماسکدا 48 هاوڵاتی هەریەکەیان بە بڕی 20,000 دینار سزا دراون و 9 شوێنیش داخراون و 27 هاوڵاتیش بۆ ماوەیەک لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕاگیراون. قائمقامی قەزای سۆرانیش داکۆچی لە بڕیارەکە دەکات و دەڵێت ئەو هەنگاوە بۆ پاراستن و سەلامەتی هاوڵاتیانە. ئەمە ئەو هاوڵاتیانێکەوە غرامە کراون 48 هاوڵاتی پێبژاردننی 20,000 بۆ کراوە و هەروەها 9 شوێنیش داخراوە بەهۆی پابەند نەبوونیان بە ڕێنمایەکانی خۆپارێزی و هەروەها 27 هاوڵاتیش لەلایەن هێزەکانەوە ڕاگیراون بۆ ماوەیەک ئەوانێکەوە پابەند نەبوون بە بەستنی ماسک و هەروەها پێنەدانی غرامە. تاوان ئەم ڕێکارانێکەوە ئەنجام دەدرێن بە مەبەستی سەلامەتی هاوڵاتیانە بۆ ئەوەیەوە دوور بن لە نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنا. بەپێی بەیانی ژمارە 52 ساڵی 2020 وەزارەتی ناوخۆ خاڵی 16 بڕگەی دووەم ئەو پێبژارنانەی لەسەر نەبەستنی ماسک لە هاوڵاتیان وەردەگیرێت بۆ کڕینی پێداویستی خۆپارێزی بۆ فەرمانگەکانی حکوومەت و بەشێکیشی بۆ تیمەکانی بەدواداچوون بەکاردەهێنرێتەوە. بەڵام نیگەرانی هاوڵاتیان لەوەدایە حکوومەت دەکرێت بۆ هەر کێشە و پێشهاتێک پلانی هەبێت و ئەو ڕێگە چارانە بگرێتە بەر کە ئەرچی سەرشانی هاوڵاتی سوک بکەن نەک هەموو چارەسەرەکە لە تەنگ پێهەڵسنینی هاوڵاتی و دەستبردن بۆ گیرفانیدا کوور بکرێتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.